لیستی سەد و چواری دەنگ و ڕەنگی کوردەوە. لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەبەردەم لقەوە بۆ پارکی دایک ڕێپێوانێکیان بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەنجامدا و پۆستەر و پۆستکارتی کاندیدەکانیان بەسەر هەوڵاتیاندا دابش کرد. ئەم بیرۆکوان پێ باش بوو کە وەکو پاڵپشتێکمان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی بە ئەنجام بگەێنین، کۆبوونەوەمان لە پارکی دایکا بۆ ئەوەی کە بتوانین هەمووان بەڕاستی لێرە بەنگ و سەدای خۆمان بگەێنین بە کۆمەلگاکەی خۆمان وەکو هەرێمی کوردستان شاری سلێمانی کێمە لە سنووری شاری سلێمانیان کە قسەی خۆمان بگەێنین بۆ کۆمەلگا. ڕابردوویەکی پاکمان هەبوو لەمەوە پێشوە داواکەین لەو کاندیدانەی کە دەنگێن و ئەچنە ئەو شوێنە داکۆکی بکەن لە مافی ئەو خەڵکە کە هەموو تا ئێستا کە خیانەتیان لێکرا و ستەمیان لێکرا و مافیان کوراوە داواکارین کە ئەوان مافەکانیان بۆ بێننەوە. کاندیدانی ئێمە لە پەرلەمانی بەخات بەڕاستی بە 3 پەرلەمانتەر توانیانە دەوری 30 پەرلەمانتەر ببین. بێگومان جهد و ماندووبوونی خۆیان سلماندووە وە لە ئێستاشە پێش ئەوەی کە ڕکلام و بانگەشە بۆ خۆیان بکەن بەکردەوەکانیان سلماندویانە. لە ئەنگرانی کۆمەڵی ئیسلامی داوا لە سەرجەم هاوڵاتیان دەکەن لە ڕۆژی 12ی پێنجدا خەڵکی دەنگ بەو لایەنە بدەن کە هەمیشە لەبەرەی خەڵکدا بوو ئەو ئازار و ناڕەحەتیانەی کە چەند ساڵە بەدەست حیزبە دەسەڵاتدارەکانەوە دەیچێژن کۆتایی پێبهێن و وەکو ددانێکی ڕزی و لە ڕێگەوە هەڵیان بکێشن. 4 ساڵی ڕابردوومان شاهێدە بۆ هەموو شتێ لەبەرەوەی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێکی بوێر بووین، کۆمەڵێکی ئازا بووین، کۆمەڵێکی ڕازگۆ بووین، کۆمەڵێک بووین کە تەماعمان لە هیچ شتێکی ئەم وڵاتە نەبووە، کۆمەڵێک بووین بیستمانە دەسەڵات چاکەین، کۆمەڵێک بووین بیستمانە دەنگی خەڵک بگێرینە ئەو شوێنەی کە پێویستە، کۆمەڵێک بووین بیستمانە بودجە و موچەی خەڵک بە مەزبوطی بدرێ، موچە و بودجەی خەڵکمان نەخواردووە. ئێمە ئەو 4 ساڵە بە ماندووبوونی و بە شەونخوونی بە شێوەیەک بەڕێمان کردووە کە جێگەی شانازیە بۆ هەموو کوردستان نەک تەنیا کۆمەڵی ئیسلامی. ئێمە زیاتر لە ناو خەڵکین ئەزانین ئەچینە ناویانەوە کە زۆر پاڵپشتی کۆمەڵی ئیسلامی ئەکەن، زۆر یعنی هاوکارمان ئەکەن بۆی کە دەنگدەرێک ئەتوانین بڵین دەنگدەری کۆمەڵ زیای کردووە بە ڕێژەیە کە ئێمەش بەڕاستی دڵمان پێی خۆشە بەو جۆرە کۆمەڵی ئیسلاماتە بەش. ئەمەش دەرەنجامی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی حیزبێکی سیاسیە، حیزبێکی ڕازگۆیە، حیزبێکە توانیویەتی لە ماوەی دامەزراندوێنەوە بە تایبەتی لە 4 ساڵی ڕابردووە کە ئێمە لە نەرمان هەبووە جێدەستی دیار بێ و ئیشوکارەکانی بە سادقانە بە باشانە کردووە. کاندیدانی کۆمەڵی ئیسلامی هەڵبژێردراوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراقیش دەڵێن هەروەک چۆن هاوکارانی تریان لە خولەکانی ڕابردوو هەمیشە لە پێناو مافە دەستوریەکانی کورد هەوڵیان داوە ئەوانیش بە شوێن پێیاندا هەنگاو دەنێنەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هەڵوێستە جوامێرەکانی بە نوێنەرەکانی لە پەرلەمانی کوردستان و عێراق بە وەزیرەکانی لە حکوومەتی کوردستانە بەردەوام توانیویەتی پاڵپشتی خەڵکی کوردستان کە بەردەوامدا کۆچیکاری سەرسەختی مافەکانی خەڵک بێەوە بەردەوام بوو بەڕووی دەسەڵات وەستاوەتەوە. لیستی کۆمەڵی ئیسلامی واتە لیستی 104 واتە لیستی پیاوی و مەرد، ئەو لیستەیە کە مسلمانان پێی سەربەرزن و مافی هەموو تاکێکی کوردی تیا سەربەرز هێشتۆتەوە بە تایبەت لە کێشە چارەنووسازەکانە کە دەوری ڕۆڵی خۆی بینیوە. پێویستە هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەریشی ئەو متمانەی پێ ببەخشن لە ڕۆژی 12ی پێنجە شایستەیکەن بەو هەڵوێستانەی کە لەوە پێش کۆمەڵی ئیسلامی لە هەموو کێشە چارەنووسازەکانە هەی بووە. ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بەردەوامن لە بانگەشەکردن و ناساندنی کارنامەی کۆمەڵی ئیسلامی بە هەوڵاتیان. بڕیاری شەسبەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەنێو بازاڕ و شەقامەکاندا کارنامەی کۆمەڵی ئیسلامی بەسەر هەوڵاتیاندا دابش بکەن و کاندیدەکانیان پێ بناسێنن. ڕەمی عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.